سلااوتان لێ بەدبینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش دووازارین لە هەرکوێیەکان ساغ و سڵامەت بن ئەمڕۆ هەینی 16 پوشبەڕی 1402 هەتاوی بەرامبەرە لەگەڵ 7 جوولای ساڵی 2023 زاینی لەگەڵ هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی کوردستان، ئێران و جیهان. سەرەتا سەرگێڕی گرنگترین هەواڵەکان. تیرۆری دوو پێشمەرگەی حەزبی دیموکراتی کوردستان لە قەڵاتزێ، سەپاندنی سزای زیندان بەسەر خەبات مەفاخری لە سنا، ئەشکەنجەی مێردمنداڵێکی تەمەن 15 ساڵە لایەن ڕژیمەوە لە ئیران، مانگرتن لە خواردنی بەندکراوێک لە زیندانی ئیران، درێژەی خەباتی ژنان دژ بە حجابی زۆرم لێ لە ئێران، کوژرانی هاوڵاتیەک لەلایەن سوپای پاسدارانەوە لە چابەهار، ئاگاری لە سەدارەدانی دوو تۆمەتباری پەروەندەی شاچراغ لە شیراز و مانگرتنی کرێکەرانی شاغڵ لە بەشی یاسمینی ئیسپانیا. درێژەی هەواڵەکان. تیرۆری دوو پێشمەرگەی حەزبی دیموکراتی کوردستان لە قەڵاتزێ. سەر لە بەیانی هەینی 16 مانگی پوشبەڕ دوو پێشمەرگەی حەزبی دیموکراتی کوردستان بە ناوەکانی لوقمان گەرگولی و عادڵ مهاجر لەلایەن کۆماری ئیسلامیەوە لە شاری قەڵاتزێ تیرۆرکران. بە پێزانیاریەکان کاتژمێر 1 بەیانی هەینی لە گوندی گەشتیاری هەڵشۆی سەر بە شاری قەڵاتزێ دوو ئەندامی حەزبی دیموکراتی کوردستان بە ناوەکانی لوقمان ئاجی ناسراو بە لوقمان گەرگوڵی و عادڵ قادری ناسراو بە سەرباز مهاجر هەردوو خەڵکی پیرانشار لەلایەن بەکرێ گیراوانی ڕژیمەوە بە ناوی ڕەسوڵ ئازەرەخش خەڵکی نەغەجا تیرۆرکراون و لەو ڕووداوەجا کادرێکی سیاسیش بە ناوی سەعدی موراتپور بە سەختی بریندارکرا. جێگەی ئاماژەیەکە ڕەسوڵ ئازەرەخش پێشتر ئەندامی حەزبی دیموکراتی کوردستانی ئێران بووە و 6 ساڵ لەوە پێش لەو حەزبە جیابوونەوەی ڕاگەیاندووە و گەڕاوەتەوە ئێران. ناوبراو بە بیانووی کارکردن هاتووەتەوە هەرێمی کوردستان و لەگەڵ ئەو دوو گیان بەخت کردووە پێکەوە سەردانی ناوچەی گەشتیاری هەڵشۆ لە شاری قەڵاتزێیان کردووە و ڕەسوڵ پاش ڕووداوەکە خۆی ڕادستی هێزەکانی ئێران کردووە. ئێمە وێڕای مەحکومکردنی ئەو کردەوە تیرۆریستیە کۆماری ئیسلامی پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵە و کە سوکاری ئەو دوو گیان بەخت کردووە و تەواوی هاوڕێیانیان لە حەزبی دیموکراتی کوردستانی ئێران دەکەین. سەپاندنی سزای زیندان بەسەر خەبات مەفاخری لە سنا. لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا خەبات مەفاخری چالاکی مەدەنی خەڵکی سنا لەلایەن دادگای ئینقلابی ئەو شارەوە بە 4 ساڵ زیندانی تەعالیقی مەحکوم کرا. خەبات مەفاخری ئەندامی ڕێکخراوی جەمعیەتی سەوزی کوردستانە و لەلایەن دادگاوە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حەزبەنیارەکانی ڕژیم بە زیندان مەحکوم کراوە. ناوبراو لە ڕێکەوتی ششی خەرمانانی 92 هەتاوی لەلایەن ئیدارەی دەسەڵاتەوە دەست بەسەر و ڕۆژی 18 بە فرانباری هەمان ساڵ بە دانانی وەسێقا لە زیندان ئازاد کرابوو. ئەشکەنجەی مێردمنداڵێکی تەمەن 15 ساڵ لەلایەن ڕژیمەوە لە ئیلام. ئەرەشک قەیسەربەیگی مێردمنداڵێکی تەمەن 15 ساڵ و خەڵکی ئیلام کە هەفتەی ڕابردوو لەلایەن هێزە حکوومەتیەکانەوە دەست بەسەر کرابوو لە ئیدارەی دەسەڵاتی شاری سەرئابلا بە شێوەیەکی دڕندانە ئەشکەنجە و ناچار بە دانپێدانانی زۆرم لێکراوە. بە پێزانیاریەکان ئەرەشک لە ژێر ئەشکەنجەی هێزەکانی ئیدارەی دەسەڵاتی سەرئابلا ناچار بە واژۆکردنی وەرەقەیەکی سپی بووە. ڕۆژی پێنجشەممە 8 پوشبەڕ ئەرەشک قەیسەربەیگی لەلایەن هێزەکانی دەسەڵاتی سوپای پاسدارانەوە ڕەفێندرا. ناوبراو پێشتر و لە گەرماوگەرمی شۆڕشی ژن ژیان ئازادیدا لە شاری سەرئابلا دەست بەسەر کرابوو. مانگرتن لە خواردنی بەندکراوێک لە زیندانی ئیلام. ناسێر ڕەزایی بەندکراوی خەڵکی یابجانان کە لە سەردەمی شۆڕشی ژینە دەست بەسەر کرابوو لە ناڕزایەتی بە هەڵسوکەوتی دڕندانەی هێزەمنیەکانی زیندان و ناڕۆنی شارەنووسی دەستی داوەتە مانگرتن لە خواردن. بە پێڕاپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ ناسەر ڕەزایی لەلایەن هێزەکانی ئیدارەی دەسەڵاتەوە بە سەختی ئەشکەنجە کراوە بە جۆرێکە بڕبڕی پشتی شکاوە و
زیانێکی زۆر بە سێ مۆرەی پشتی گەیشتووە. ناوبراو ڕۆژی 19 جۆرزەردانی ئەمساڵ بەهۆی مانگرتن لە خواردن بۆ بەندی تاکە کەسی گرتوخانەی ئیتلاعاتی لام گوازرایەوە. ڕۆژی 24 جۆرزەردان ناسر بۆ زیندانی گشتی ڕاگوێزرا و سەرەڕای تێکچوونی باری جەستەیی لێوەکانی دووری و بەرپرسانی زیندان تا بە ئەمڕۆ لە بەدواداچوونی دۆسیەکەی خۆ دەبوێرن. نادیاری چارەنووسی شاهۆ بەرهەم لە زیندانی ورمێ. شاهۆ بەرهەم لاوین تەمەن 19 ساڵی خەڵکی شاری شنۆ کە ماوەی 9 مانگە لەلایەن سڵاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەرکراوە چارەنووسی مەناڕوونی ماوەتەوە. بە پێزانیاریەکان شاهۆ بەرهەم ڕۆژی 19 ڕەزبەری 1401 و لە ڕەوتی شۆڕشی ژینە لەلایەن سڵاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەر و پاش لێپرسینەوە بۆ زیندانی ناوەندی ورمەیە ڕاگوێزرا. ناوبراو لە ماوەی بەندکرانیدا لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە. هەروەها هێشتا جەلەسەی دادگایکردنی ئەو لاوە بەڕێوە نەچووە و لەگەڵ دانانی بارمتە بۆ ئازادکردنی دژایەتی دەکرێت. درێژە خەباتی ژنان دژ بە حجابی زۆرەملێ لە ئێران. بەپێ ئەو وێنە و گرتە ڤیدۆیانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، کچان و ژنانی ئازاد و بەرابەری تەڵەبی ئێران بە شێوازی جۆراوجۆر درێژە بە خەبات دژ بە ڕەژیمی سەرکوتگەری کۆماری ئیسلامی ئەدەن. لە زۆربەی شارەکانی ئێران کچانی ئازادی خواز و بەرابەری تەڵەب بە فڕێدانی حجابی زۆرەملێ لە شوێنە گشتیەکان حازر دەبن و لەگەڵ موسیقا ڕەقس و سەما دەکەن. لە هەندێک ناوچەش کچانی ئازا و وێر دیواری شارەکان بە دروشمی دژ بە حکوومەت دەنەخشێن و بەم جۆرەیە درێژە بە شۆڕەشی ژینە ئەدەن. کۆژانی هاوڵاتیەک لەلایەن سوپای پاسدارانەوە لە چابەهار. ڕۆژی سێشەممە 13 پوشبەر هاوڵاتیەکی بەلوچی خەڵکی گوندی بووگی سەر بە شاری قەسرقەند بە ناوی زەریف ڕایسی تەمەن 30 ساڵ بە تەقەی هێزەکانی سوپای پاسداران لە گوندی کۆمبی چابەهار کوژرا. بەپێ راپۆرتەکان ڕەشەمەی ساڵی ڕابردوو هێزەکانی سوپای پاسداران و پاسگای قەسرقەند هەرشیان کردە سەر ماڵی زەریف ڕایسی و ژنە دووگیانەکەیان دایە بەر لێزان و ئەشکەنجە و کۆرپەڵەکەیە لەبارچوو. ڕۆژانی یەکشەمە و دووشەممە هێزەمنیەکانی پاسگای قەسرقەند بۆ جارێکی دیکە هەرشیان کردە سەر ماڵی ئەو هاوڵاتیە و سەرئەنجام ڕۆژی ڕابردوو لە گوندی کومبی سەر بە شاری چابەهار بە تەقەی هێزەکانی سوپای پاسداران تیرۆرکرا. پشتڕاستکردنەوەی سزای زیندان و دوورخستنەوەی سەهەند نور محەممەد زادە. بەپێ راپۆرتەکان سزای 10 ساڵ زیندان و 6 ساڵ دوورخستنەوەی یەکێک لە دەست بە سەرکراوانی شۆڕەشی ژینە بە ناوی سەهەند نور محەممەد زادە لەلایەن دیوانی باڵای وڵاتەوە پشتڕاستکراوەتەوە. بە وتەی پارێزەری سەهەند نور محەممەد زادە ئەو شتێک کە مایەی سەرسوورمانە ئەوەیە کە هەمان لە قیسی و نۆی دیوانی باڵای وڵات کە تۆمەتی محارەبەی بەپێ مادەی 678 یاسای سزادانی ئیسلامی ڕەت کردبوو، ئەم جارە هەمان حکمی پشتڕاست کردەوە و تەنیا سزای ئاجامی بۆ 10 ساڵ زیندان و دوورخستنەوە بۆ شارستانی کەهنوش لە ئوستانی کرمان گۆڕیوە. ئەگەری لە سێدارەدانی دوو تۆمەتباری پەروەندەی شاچراغ لە شیراز. سەرۆکی دادگستری ئوستانی فارس ڕۆژی چوارشەممە 14 مانگی پوشبەر ڕایگەیاند حکمی ئاعدامی دوو تۆمەتباری پەروەندەی شاچراغی شیراز بە ناوەکانی محەممەد ڕامەز ڕەشیدی و نەعیم هاشم قەتالی لە دیوانی باڵای وڵات پشتڕاستکراوە و حکمەکەیان بە زووی ئەچێتە بواری جێبەجێکردنەوە. بەپێ راپۆرتەکان دوو شارۆمەندی ئەفغانستانی بە ناوەکانی محەممەد ڕامەز ڕەشیدی و نەعیم هاشم قەتالی دوو تۆمەتباری سەرەکی پەروەندەی شاچراغ بە تۆمەتی پلاندانان بۆ ئەو کردەوە تیرۆریستیە و هاوکاری لەگەڵ تۆمەتباری سەرەکی بە ئفسادۆل فیلئەرز و چالاکی چەکداری بەمبەسی تێکدان یاسایشی وڵات مەحکوم کراون. ڕۆژی چوارشەممە 4 خەزەڵوەری 1401 و
لە ڕەوتی شۆڕشی ژینە هێرشێکی چەکداریکرای سەر شاچراغ و 15 کەس بەهۆیەوە گیانیان لەدەستا و 27 کەسی دیکەش بریندار بوون. چەند ڕۆژ بە دوای ئەو ڕووداوە داعش لە کاناڵی تەلەگرامی خۆیدا بەرپرسیارەتی ئەو هێرشەی لە ئەستۆگرد، بەڵام زۆربەی کارناسان ئێستا شەکیان لەسەر چۆنیەتی هێرشەکە و دۆر و نەخشی ناوەندامیەکانی ڕژیم هەیە. مانگرتنی کرێکارانی شاغڵ لە بەشی ئاسنی ئیسپانیا. ڕۆژی پێنجشەممە 15 پوشپار کرێکارانی شاغڵ لە سەنعەتی یاسنی ئیسپانیا لە ناڕزایەتی بە کەمی ئاستی حەقدەست و مەزایە دەستیان لە کار کێشایەوە و مانیان گرت. بەپێی راپۆرتەکان کرێکارانی شاغڵ لە بەشی ئاستن لە شاری ڤیگۆی ئیسپانیا پێشتر بۆ خۆپیشاندان لە ڕۆژانی پێنجشەممە و هەینی بانگەوازیان کردبوو. مانگرتنی کرێکارانی کارخانەکانی ئستیل و فولاد بووەتە هۆی سەپاندنی کەشوهەوای ئەمنیەتی بەسەر شاری ڤیگۆ و سیستمی هاتوچۆ تووشی کێشە بووە. جێگەی ئاماژەیەکە ئیتحادیەی کرێکارانی بەشی ئاستن CIC خوازیاری چوونەسەرەوەی ئاستی هەقدەست بوون و ڕایان گەیاندووەکە تا گەیشتن بە داخوازیەکانیان درێژە بە چالاکیەکانیان ئەدەن. پشتیوانی ئیتحادیە کرێکاریەکانی ئەوروپا لە چالاکانی کرێکاری ئێران. ڕۆژی پێنجشەممە 15 مانگی پوشبەر ئیتحادیە کرێکاریەکانی ئەوروپا لە بەیاننامەیەکدا وێڕای شەرمەزارکردنی سەرکوتی کرێکاران لە ئێران پشتیوانی خۆیان لە چالاکانی کرێکاری بەندکرا و ڕاگەیاند. ئیتحادیە کرێکاریەکانی ئەوروپا سەپاندنی سزای 6 ساڵ زیندان بەسەر دوو ئەندامی سەندیکای کرێکارانی شێرکەتی واحدی تاران بە ناوەکانی ڕەزا شەهابی و حەسەن سعیدیان بە توندی مەحکوم و خوازیاری ئازادی بێشەرت و مەرجیان بوون. لە بەشێکی دیکەی ئەو بەیاننامەدا محکومکردنی فەرزانە زیلابی پارێزەری کرێکاران و معلمانی ئێران بە 1 ساڵ و 6 مانگ زیندان ئیدانە و داوای هەڵوەشانەوەی ئەو حکومە کراوە. دووە هەواڵ کوژران و برینداربوونی 17 قوتابی قوتابخانەیەک لە لەندەن. ڕۆژی پێنجشەممە 15 پوشپار ئۆتۆمۆبیلێک لە شاری لەندەن کۆنترۆڵی لەدەستا و خۆی کرد بە ناوی حەوشەی مەدرسەیەک و بە هۆیەوە قوتابیەکی تەمەن 8 ساڵ گیانی لەدەستا و 16 منداڵی دیکەش بریندار بوون کە باری تەندروستی 10 کەسیان ناجێگیرە. بە پێڕاپۆرتی میدیاکانی بریتانیا شۆفێری ئۆتۆمۆبیلەکە ژنێک بووە و لە کاتی بەڕێوەچوونی مەراسمی کۆتایی ساڵی خوێندن خۆی کردووە بە نێو کۆبوونەوەی قوتابیان و بنەماڵەکانیاندا. بە وتەی پۆلیسی لەندەن شۆفێری ئۆتۆمۆبیلەکە دەست بەسەر کراوە، بەڵام هۆکاری ئەو ڕووداوە ڕوونیە و لێکۆڵینەوەکان لەو بارەوە دەستی پێکردووە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە بن.